پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی دامەزراندنیوە تا ئەمڕۆ بە قۆناغی جادا تێپەڕیوە. لە سەرەتای دامەزراندنیەوە لەبەرەوەی کەمتر وابەستی بە بیری چەپگەرایی و دەرەکیەوە هەبووە بە جیاوازی ئایدۆلۆژیا و بیرروباوەڕی تەواو و چین و توێژەکانی گەلی کورد لە دەوری کۆبوونەوە. بەڵام دواتر بەهۆی ناکۆکیە ناخۆیەکان و جیاوازی بیرروڕاوە پێگەی خۆی لە دەستدا. پاش نسکوی شۆڕش و سەرهەڵدانی شۆڕشی نوێ ئیتر پارتی لای جەماوەری هەرێمی کوردستان ئەو بارستایی نەما و تەنها ئەو فرات ڕەسی کوردستان بێت. پەیوەندیە سیاسەکانی ئەو پارتە لەگەڵ لانە سیاسەکانی تری کوردستان هەوراز و نشێوی زۆری بینیوە. لەبەرەوەی پارتی باوەڕی بە حیزبی قاید هەبوو بۆیە زۆر جار نەتەبای سیاسی لەگەڵ لایەنەکانی تر هەبووە کە زۆر جار شەڕی ماڵوێرانکەری لێکەوتۆتەوە. ناتەبایی ناکۆکیەکان بەناوخۆوە نەوەستا بەڵکو هەندێک جار بۆ یەکلایکردنەوەی شەڕ و ناکۆکیە ناخۆیەکان پارتی دیموکرات پەنای بۆ هێزی دەرەکی بردووە. لەگەڵ ڕێکابەرە سەرەکیەکی یەکێتی نیشتیمانی بوو ناکۆکی و ناتەبەیان گەیشتە ئاسێک هەوڵە ناخۆیەکان نەیتوانی چارەسەریان بکات تا دوجار لەژێر فشار و چاودەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێکەوتنامەی استراتیژی لێکەوتەوە. لە پاش ڕوخانی ڕژێمی عێراق و قۆناغی نوێ حکومداری لە ناوچەکەدا پارتی بە شێوەیەک لە شێوەکان دەویست تەبایی سیاسی هەبێت بەڵام بە مەرجێ خۆی لەسەری هەڕەمەکەوە بێت. پارتی بە ناچاری هەوڵی دەدا لەگەڵ لانە سیاسیەکان هەڵسوکۆت بکات بەڵام هەرگیز ڕێگەی نەداوە لە ژێر ناوچەکانی قەڵەمڕەوی ئەودا هیچ لایەنێکی سیاسی بە دوور لە هەڕەشەکانی پارتی گەشە بەڕێخستنەکانی بدات. بە درێژەی 25 ساڵی حکومڕانی لە کوردستان زۆربەی جومگەکانی دەسەڵات لە ژێر پارتیدا بووە. باشداری پێکردنی لایەنەکان لە دەسەڵاتی بەڕێبردن تەنها بۆ ڕازیکردن بوو ئەگەنە بواری ئەوان پێنەدرا توانای خۆیان بەرجەستە بکەن. لە پاش ئەوەی ئەنجامی هەڵبژارنەکان دەری خست کە پارتەکانی تر لە هەرێمی کوردستان خاوەن پێگەی جەماوەری خۆیانن و کاریگەریان هەیە لەسەر ڕایگشتی دروستبوونی ئۆپۆزیسیۆنی سیاسی لە هەرێمی کوردستان هاتەکایەوە بەتایبەت دوای ئەوەی لایەنە پارتە ئۆپۆزیسیۆنەکان دروشمی چاکسازی و ڕوبڕووبوونەوەی گەندەڵی و ڕێخستنی سیستەمی فەرمانڕەوایی بەرزکرایەوە. پارتی ئەمجاران بە ناچاری قوبوڵی کرد کە بڕێری شەراکەتی نیشتیمانی بدات و پارتەکانی تر یەکێتی گۆڕان و یەکگرت و کۆمەڵ بەشدار بن لە دەسەڵاتەکانی بڕیاردان و بەڕێبردن و دادواری. بەڵام شەراکەتە زۆری نەخایان بەهۆی یاسای سەرۆکاتی هەرێم و ناکۆکی ڕابۆچوونی لانە سیاسیەکان لەسەرەوە پرسا تەبای نیشتیمانی تێکچوو. پارتی بە بڕێرێکی تاگلایانە پەرلەمانی پەخست و وەزیرەکانی گۆڕانی ناردەوە ماڵەوە ئێدی لەو کاتەوە ئاشتەوەی سیاسی و کۆمەڵاتی تێکچوو و قەیرانەکان زیادی کرد. پەیوەندیە سیاسیەکان پچڕان و هەموو هەوڵە ناخۆی و دەرەکەکان بۆ چارەسەرکردنی گرفتەکە بێیەکان بوون. ئەگەرچی مەسعود بەرزانی چەند جارێک لە پێناوی چارەسەرکردنی گرفتەکان داوای کۆبنەوەی لانە سیاسەکانی کردووە بەڵام لانە سیاسەکان وەڵامی ئەرێنیان نەبووە بۆەوە داواکەی بەرزانی چونکە دەڵێن تا پارتی هەنگاوی یەکەم نەنێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان و ڕێخستنی حکوومەت کۆبنەوەکان ئەنجام نادرێت و سوودیشی نابێت. چاودێرێنی سیاسی پیان وایە دەبۆ بەرزانی پێش ئەوەی باسی سربەخۆی کوردستان بکات گشتپرسی بکات هەنگاوی یەکەم بۆ ڕێخستنەوەی ناماڵی کوردی بدات و لە ساڕۆژی دامەزرانی حیزبەکەی دەبوو بڕیاری کاراکردنەوەی پەرلەمان و ئاسایکردنەوەی بارودۆخەکەی بدایە. چاودێرانیش هۆشداری ئەوە دەدەن ناوچەکە پاش شەڕی داعش ئاڵۆزی زیاتر بەخۆ دەبینێت و ناکرێت کورد بە ئاڵۆزی ناخۆیەوە ڕوبەڕووی ئاڵۆزە دەرەکەکان ببێتەوە.